بڕیارە پێنجشەممە 4 مانگی 4 پارتی سۆسیال دیموکراتی کوردستان 8ەم کۆنگرەی خۆی ببەستێت. شەوی ڕابردوو ژێزێکی عەبدوڵای حاجی مەحموود چوونە گوڵەخانە و ئەو خانووی جێگری سەرۆکی حیزبەکە کە پێشووتر دەستی بەسەردا گیرا بوو. لەوەیە گەمارۆ دراون و تەقەیەکی زۆریش لەلایەن هێزەکان هێردوو براکرا و لە ئێستاشدا حوت پێشمەرگە هێزەکەی عەبدوڵای حاجی مەحموود لەگەڵ کوڕێکیدا لە خانووکەدا گەمارۆ دراون. ئەفسەرێکی هێزەکەی عەبدوڵای حاجی مەحموود لەناو بیناکەی عەبدوڵای حاجی مەحموود لە گوڵەخانە زانیاری بۆ پەیام دەخاتە ڕوو. نم خانووی جەنابی عەبدوڵا تقریباً 2 مانگە داگیر کراوە لەلایەنی کاگە حەمەوە کە عەبدوڵاش وەکو ئەوەی برایەتی دێتە قەیچێکاوە بەوە مرتەحە من ماوەیە نایەمەوە شکاتیان لەسەر ئەم خانووە کردو و دادگا خانووەکەی بۆ جەنابی کە عەبدوڵا گەڕاندەوە. شەویش ئێمەیان ئاگادار کرد ئێمە 7 کەسین هاتینەوە بۆ دوای پارشێومان کرد هاتینەوە بۆ دەوامی خۆمانی تر هاتینە دەوام و بەخوا لەوە تێ نزیکی بانگ بوو درێژتەکەیان لێکردین لەم لاوەتەکەیان کرد لەو لاوەتەکەیان کرد ئێمەش بەڕاستی پەیوەندیمان بە کە عەبدوڵاوە کرد وتی کاکە ئێوە جوابیان مەدەنەوە چیەکەن بابیکەن هیچ جوابیان مەدەنەوە پەیوەندیمان بە هێزە ئەمریکانەوە کردیانەکەین کە بەڕاستی بەدەممان و هاتن نێوان گیردان کرد بۆ ئەوەی کێشەکان دروست گەورە نەبێت. ئەو چانسی لە دەستدا کە بە تکاوڕجا وەریگرتە بوو تازە ڕێگەی نایەنێت بێتە کۆنگرەشەوە. وتەبێژی پارتی سۆسیال دیموکراتی کوردستان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند کۆمەڵێک چەکدار هاتوونەتە گوڵەخانە و پشەویان دروست کرد و چەند ڕۆژێک پێش ئێستاش بڕیاریاندا بۆ عەبدوڵای حاجی مەحموود بەشداری کۆنگرە پێ بکەن، بەڵام ئەو چانسەشی لەدەستدا و ڕێگەی نادەن بەرامبەر و ئاڵۆزی دروستی کرد بەشداری کۆنگرە بکات. کۆنگرەش لە وادەی دیاریکراوی خۆیدا ئەنجام دەدرێت. ئەو هەموو هەوڵی خۆی ئەیا بۆ ئەوەی کۆنگرەکە نەکرێ ئێمەش کۆنگرەکە ئاکەین لەبەرەوەی بە هیچ شێوەیەک ئێمە ئەو چانسەی لەدەستداوە و ئەگەر ئەو چانسەشی هەبوایە دڵنیابن لەوەی ئەندامانی کۆنگرەی ئێمە نەقبوڵ نانەکردەوە ئەو پلە و پۆستە قبوڵیان نەبوو کە جارێکی تر لەم حیزبە ئیش و کاری خۆیان. ئەوە چەندین جارە ئاڵۆزی و تەقا لە نێوان دووبراکەی ناو پارتی سۆسیال دیموکراتی کوردستان دروست دەبێت. هێزەکانی محەممەدی حاجی مەحموود لە گوڵەخانە بڵاوی پێکراوە و هێز ئەمنیەکانیش ڕێگری دەکەن بارودۆخەکە قوڵتر نەبێتەوە. پرسیارەکەژەوەیە کۆنگرەی هەشتەمی پارتەکەش لە گوڵەخانە چارەنووسی کێشە و ئاڵۆزیەکانی نێوان دووبراکەیەک لا دەکاتەوە یاخود نا. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، گوڵەخانە.